هاوران ایوه بزار نبون لو بازاری که براستی ماوایی که گلک زوره که دراو الکترونیا کن هر وکو نرخی دینار دولار یا خود تومن یا خود هر دراوی کی تر الا نرخی کی ثابت ماون براستی هاتم امرو لم ویدیو دا ورک بیوه ببخشم بو اوی اوانایی که براستی دراویان هولد کردو براستی ممکوی نکن بو اوی ناامید مبن عزیزان هر وکو لویدیو کانی پیشوتران بیوه بود که ام آرامیه و جیگیر بونوی دراو الکترونیا کن براستی یان دو هکار بوی هیا یان شاهدی دابازینه که زور دبین بو دراو الکترونیا کن یا خود شاهدی پامپه که زور گوری دراو الکترونیا کن دبین اوی که من بوی داشتم که هر وکو لویدیو کانی پیشوتراشم بیوه بود سال 2023 که من زور امیده وارم به سال تاککان با تایبتی 23 که اما شاهدی دیسانوی برزبونوی دراو الکترونیا کان دبین و او کاتی که او ممکوینانه که ایوه هولتان کردوه انشالله لسال 2023 زیادتری سود اکن. بنامی خواه صلاح و رنهیوام در شونه بنساخ و سلامت و تندروز بن انشالله برزان دیسانو منیحات معین لخدمت ایوه بو پیشکش کردن ویدیوی کی تر لازم جیره ویدیوکانی بدستنانی پارل انترنت لپیج فیسبوکی بدستنانی پارل انترنت هر وحالا چنل یوتیوبی بدستنانی پارل انترنت با برزانه که یکم جارو چنل بینن لیره چنلی بدستنانی پارل انترنت که من نیحات معین هفتانه 4 ویدیو لاره یو چنل و بلاوکموه ایوه ببرم بردتمانن دراو الکترونیا کان و هر وها دولار امریکی به دست بینن بو اوی ایوه هیچ اکل ویدیو کانی دهاتو لدست ندن کم بلاویانه کموه چنل که سابسکرایی بکن زنگولای تنشش چالاک بکن بو اوی هر کاتی کم ویدیو یک آپلود تکم یا خود بلاوه کموه یوتیوب لاره نوتیفیکیشن و ایوه آگادار بکاتوه و ای کم کسبن که بین ویدیو کام ببینن هر چنده عزیزان امرو که نموداری سبزی دراو الکترونیا کان بینین با تایبتی بیت کوین که 1.21 لساتا برو هلکشان شوه بلام هر وکو آگادارن که ماوهی که زوره بیت کوین اسریوم و هر وها آلت کوین اکان الا یک نرخی جیگیر ماون که اما براستی اشتکی نامونیه چون که لسال جوتا کن با تایبتی دراو الکترونیا کن ایمه بو ماوه که زور درش خواهن دبینین که لنرخی که جیگیره تثبیت دبن که هر وکو ام ساله که سال 2022 بو شاهدی دی سالما شاهدی جیگیربونی دراو الکترونیا کان بوی با تایبتی BTC که امان بیت کوینه که لنرخی $19,000 بو $18,000 و گمه یکه بلام دلنیابن لوی که اگر کمک جیهان آرام ببیتوه و تایبتی که شر اوکراین و روس که زور تأثیری لبازار دراو الکترونیا کان کرد حتی حدک صد نه عزیزان حتی حدک زور تأثیر لبازار کریپتوی کرد که بمشه و براستی نرخیان جیگیر بوه بلام 2023 من زور امیدوارم به سال 2023 و هاتم لم ویدیو دا ورک بی و ببخشم بووی ایوه صبر و تحمل تان هبی او پاره که دراو تان پیکری و بدانن و بزانن عزیزان که پاره که تان فریداوه لشوینه که را گرن براستی اوی که صبر و تحملی هیا سرکوتو دبی و لری دراو الکترونیا و براستی جیانی خوی تامینه که بابچین انا کوین مارکت که عزیزان که بیبی دوچ کوینی بابچینان او کوین مارکت که عزیزان که بیبی دوچ کوینی بینن امرو کمیک برای هلکشان شو و نموداری سازمان پیشانه ده که مارکت کپی براستی 24 کاجمه زور داوزی و ولم نرخکی برای هلکشان شوش تأثیری همو یویه که سواپی بیبی دوچ کوین براستی روز با روز پاره زیادتر از چی تنها سواپی بیبی دوچ کوین و دبیت سبب یویه که تو کنسوزی گروتر انجام بدره و نرخی بیبی دوچ کوین که امرو نموداری سوزیشه 1.18 لساتا برای هلکشان شوه بابتی تریش عزیزان لویدیو کام باسم کردوه باسی مارکتو و هر وها اکسپلورو هولدرکانی و تو کنسوزی بیبی دوجم کردوه ناموشتکان دوباره ببنوه و هر وها امرو بیت کوین که بیت کوینی نزدیکی 19,000 که بیت کوینی $19,232 بینین که همیش هر وکو دوچ کوین کمیک برای هلکشان شوه بلام ام هلکشان عزیزان هیچ
وەزی ئێمە ناگۆڕێت چونکە بەڕاستی هەڵکشانێکی زۆر کەمە. ئێمە تەبی چاوەڕێکەکەین ئازیزان، چاوەڕێ بکەن. بەڕاستی من زۆر سێبارە چاربارە یەکەمەوە کە ساڵی 2023 ئێمە شاهدی پامپی بیتکۆین دەبین و لەگەل هەڵکشانی بیتکۆین میمکۆینەکان و ئالتکۆینەکانیش بەڕاستی بەرەو هەڵکشان دەچن. ئەمەش بازاڕی بیتکۆینە کە لە ماوەی 24 کاتژمێرە ئازیزان 22 میلیارد دلار معاملەی هەبووە و مارکێت کەپی 368 میلیارد دلار و هەروەها لونا کلاسی کە ئەزانم زۆربەی خەڵکی کوردستانیش هەم درەوان لە پاش دابەزینە وحشەتناکەکەی زۆربیان کڕیوە بە ئومێدی ئەوەی کە لونا کلاسیکیش بەڕاستی لایەنی کەم بێتەوە 2 سنت 3 سنتی. ئازیزان لونا کلاسیکیش من بۆی دەچم کە ئایندەیەکی ڕۆشنی هەبێ چونکە دەنگ و باسی توکەنسوزی ئەو هەیە لە ناو ئەکسچێنجی بایننس و مدیری بایننس کە زۆر یارمەتی لونا کلاسیکە دەبوو ئەوەی بەڕاستی ئێمە شاهدی نرخی 1 سنتی 2 سنتی هەتاکو 50 سنتی دراوی لونا کلاسیک دەبین. بەڵام هەروەکو گوتم لە ئێستادانە زۆر سەبر و تەحمولی هەبێ و ماوەیەکی زۆر ئێوە تەبی هۆڵدی بکەن بۆ ئەوەی بەڕاستی لە ڕێی لونا کلاسیکەوەش کە دراوێ بوو کە لە 120 دلارەوە هاتەوە 3 سفری بەڕاستی ئێوە لە داهاتوودا قازانجێکی باش بکەن لە ڕێی ئەم توکەنەوە کە ئێستا کاری باش دەکرێت بوو دراوی ئەلکترۆنی لونا کلاسیک چونکە هەروەکو گوتم کە مدیری بایننس و خودی ئەکسچێنجی بایننس زۆر یارمەتی لونا کلاسیکەدە و توکەنسوزی گەورەی ئەنجامەدە بوو ئەوەی نرخی لونا کلاسیک بێتەوە سنتی و مارکێت کەپی ئەم درەوە ئازیزان 153 میلیۆن دلارە و هەروەها 24 کاتژمێری بەڕێزانم و هەروەها مارکێت کەپی گشتی ئەم دراوە 1 میلیارد دلار کە مارکێت کەپی باشی هەیە. ئێوە با لونا کلاسیکتان هەبێ چونکە لەگەل هەڵکشانی بیتکۆین بە تایبەتی لونا کلاسیکی چونکە کاری و پرۆژەی باشی هەیە بەڕاستی ئێمە ئومێدیەوە هەیە کە لونا کلاسیک بگەتەوە سنتی. ئەمە بەکوی گشتی ئازیزان بەکوی گشتی بازاڕی ئەمڕۆی کریپتۆکارنسی بوو. دروستە کە نمودارێکی سازمان پێشانەدەوە ئسێریومیش ئێستا بە 13 وەرەقەی یاخود 1300 دلار معاملەی پێکرێوە BNBش بە 271 دلار و دراوەکانی تر کە زۆربەیان نموداری سازمان پێشانەدە. بەڵام هەڵکشانێکی وانە بۆ کەمە بیلێن کە بەڕاستی قازانجێکی باش بۆ هۆڵدێرەکانی هەبووە. بەڵام ئەوەی کە سەرکەوتوو دەبێ ئەوەی کە لە کریپتۆکارنسی پێش دەکەوێ و ژیانی خۆی تەمین دەکە ئەبێ بوو ماوەی 2 ساڵ 3 ساڵ هەتاکو 4 ساڵ بەڕاستی ئەو میمکۆینانە کە کڕیوتانە هۆڵدی بکەن بۆ ئەوەی لە درێژخایەن ئینشەڵڵا قازانجێکی زۆرتان بداتێ و لە ڕێی دراوی ئەلکترۆنیەوە ببم بە دەوڵەمەند. بەڵێ ئازیزان ئەمڕۆ هاتم بۆ ئەوەی ورەکتان پێ بدەم بۆ ئەوەی ئەو درەوانەکە کڕیوتانە پەلەمەکەن لە فروشتنی پەلەمەکەن لە داکشانی بازارێکە بازار هەر بەرەو داکشانە ڕۆژێک دێ ئازیزان و بیرتان دینمەوە و ڤیدیۆیەکی تایبەتیش دروستەکەم کە چون دراوەکان دەتەقێنەوە بە تایبەتی وەکو دۆچکۆین و شیباوی بیدۆج و لۆنا و ئەو کاتی ئەوانەی کە بەڕاستی سەبر و تەحمولیان هەبووە دەگەنە زیاترین پارە و دەوڵەمەند دەبن و دەتوانن بگەنە ئەو ژیانەی کە بەڕاستی شایانی ئەوانە. ئەگەر ڕەخنەکتان هەبوو کامنتێکتان هەبوو دەتوانن لە ژێرم ڤیدیۆی بنووسن ببورن کە ماوەیەکە من جوابی کامنتەکانی ئێوەم نەدایتەوە لە یوتوب چکە منیش زۆر سەرقالم ئازیزان و هەر لە دەرەوەم لە مسافرەتم بوویە ناتوانم لە ئێستادا جوابی کامنتەکانی ئێوە بمەوە. بەڵام ئێوە کامنتەکانتان بنووسن هەر پرسیارێکتان هەبوو بنووسن من لە زووترین کاتا جوابی کامنتەکانی ئێوە ئەبەمەوە. هەتا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر وەروە بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم. خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ.